دەم باش و سلااوڕێز ئەس دەخوازم vê لایفێ vê ڤیددیوێ هەنێکی بە کورتاسی داوی لێبینم یانی پێواژەیە و لە تورکیای دەناوبەرە ئێمرالی و دەسەڵاتداریە تورکیایدا دەولەتێدا هەبوو پێواژەیەکی دنێ بەخۆرە ئانی ئەوژی ئیتیفاقا مەزلوم عەبدی و ئەحمەد ئەلشەرع بوو لەسەر یەک ماسەیەدا و شەڤە ئێوارە بەهۆرتیژی لە هەمی تەلەڤیزیۆناندا نووچەیە دەستورە بنگەهین یعنی بێگومان دەستورە دەمی یا دەوڵەتە سووریایە نو هات ڕاگەیاندن و ئەحمەد ئەلشەرعژی ئەو دەستور ئیمزا کرد بێگومان لەوێ دەستورێدا دنیایەک کە ماسی هەنە دنیایەک تشتێ نەخۆش هەنا بەریا هەر تشتی دەسەڵاتداریەکی زێدە دایە سەرۆک و پارلەمان ڕۆڵێکیوی کێمە تێدانینە سەرۆک دکاری گەلک تشتان بکە دا هەمان دەمێدا ئەو دەستورە دەمی ناکەوە ڕیفراندۆمە یعنی خەڵک لەسەر بڕیار نادا بێگومان ئەو ئالیێوی پۆزتیف و نێگەتیڤ هەنا یعنی ژ بوویک و مرۆڤک ئانجی نەتەوە گرروپەک لە سووریاییدا vê divê دەستورە دەمی ڕەت بکە دکارە وێ بکێ بەهانە و ئەو دەستور ژە ئالیە گەل بە نەهاتی قبول دا هەمان دەمێدا ئیتر دەوێ دەستوریدا ئەم لێ دڕەن دیسان شەریعەت دەبە بنگەها دەستوردا ئێدی ئەو ڕۆژ بە ڕۆژ و لێدنەری هەفتە ئەو پێشکەتنێن و لە یعنی کوردان پەیوەندیدار دکەن ئیدی خەوێ کوردان خرا دکەن یعنی گەلک کەس لە ماڵا خۆشی ئێدی نەکارن بڕازێن دەبێژن هەر تشتێک چوو ڕۆژ بە ڕۆژ نووچێن خراپ دێن ئێدیمە هەر تشتێک وەندا کرد ژەخوا لە کوردستانێدا ئیدی ترسێکی وسا بەردەوام هەیە ئەوژی دە ئەنجامێ چتێ دە ئەنجامێ فامنەکردە تایبەتمەندیێن ڤان پێواژوێنە ئەس بەحسا پێواژوێی ئیمرالی و پێواژوێە دەناو سووریایی ناکەم ئەس بەحسا تایبەتمەندیە کۆنژەکتور دکەم تایبەتمەندیە سیاسەتە ناودەوڵەتی دکەم لە ڕۆژهەڵاتە ناویندا یعنی divê mirov destpêkê de taybetmendiya vê pêvajoyê bibîne mesela Donald Trump gava ku Zelenîskî banga Amerîkayê kirt û li berçavê kamerayan de pêra şer kirt şer li ser çi bû li ser vêyekê bû ku Zelenîskî îsrar dikirt ku Putin پابند ئانجی گرێدایە ئیتیفاقان نینە چ ئیتیفاق ببن بلا ببە پوتین گرێدایەوی نابێ و پوتین وانە داویەدا خرا دکا لێ دۆناڵد ترامپ ئیسرار دکرد نەخێر ئاشتی ئیمزا بکە دەستپیانی تایبەتمەندی وسانە و تایبەتمەندیە وێ پێواژوێنە لە ڕۆژهەڵاتە ناوینژی و وسایە حتا ئەف گرێدایە شەڕێ ناوبەرە حەماس و ئیسرائیلێژی دەدەستپێکێدا ئاشتی دەدەستپێکێدا ئیستیقرار پشتڕا دەدەستپێکێدا دەستور دەدەستپێکێدا ئیتیفاق پشتڕا لەسەر تشتێندنێ لەسەر تشتێ هور و مور گوت و بێژ بنکردن نەبرەڤاژیە vêyekê یعنی ئەم بە ساڵان ڕوونن لەسەر ماسەیەکی یەک بێژە سۆرە ئەوێ دنێ بێژە کەسکە یەک بێژە ژمارە دوو ئێدنێژێ ببێژە چار و بەوی ڕەنگی شەڕ بەردەوام ببە نەها لە سووریادا زەمینەیە شەڕ نەتەنێ دەناوبەرە عەلەوی و حکوومەتە شامێدا هەیە یعنی بەڕاستی زەمینەیە شەڕ دەناوبەرە هەر کەسیدا هەیە یعنی دەبەک و سەرێ سبێ یعنی
سبه توش خورابي شرك چه نها گاوا کو في فيديو چه دكم في لايف چه دكم يعني نوچا بحثا في كدكن كل سر سنوري لبنان دا شركي مزن هي دنا برا هيئة التحرير الشام و ارتشا لبناني نحزب الله ارتشا لبناني وده حمان دميدا مديد برياشان ساعتان إسرائيل شو لنافا دماسكوس لنافا شاميدا إيدي جروبين جهادي نتني فلسطيني جروبين جهادي جي كرنا أرماج بيقومان أم نها نكار بحثا ونضيان بكر لي بحثا فيك دكامكو لسوريا دا حتى لروشالاتها نافين دا زمينة شر پرپر مزنه و او شرگاوه کو مزن ببه یک نای کنترول کرن تو هز نکارن ویکی کنترول بکن مثلا نها شرکو پشتی هفته اکتبر چه و همه دنیا رابو سر هلدانه همو انسان رابو سر هلدانه گلک انسان هبون سه حیوان لسر جادیان بون لیک گلو کسی کاری بو وی شر بده سکناندن کسی کاری بو پیشیا کشتنا 5,000 خلق سیویل بگره نخیر کسی نکاری بو چما جبه که تایبتمندی وسایه لهمبری وی تایبتمندی ایدی سیاستکی وسا پیش دکوه انها یعنی اوکو ددسپیک دا آشتی ددسپیک دا اتفاق ددسپیک دا سكناندنا شر واستقرار پشترا لسر دتايو تشتي هورو مور بي آخافتن لو ماجي دستورا بنگهين كو جبوي دميا هاتين ويساندن و بيگو مان دوي دستوري دا تشتين پر خراب هنا لأف نتني لسوريا دا لحمي ولاتين دني لرشرات النافين دا قافاكو دولت كتنا دستوركو هاتي عماده كردن افتدا حبويا واف لبن كونترولا امريكيان دا تشيبويا قالوا دستورا بنجهينيا عراقي لبن كونترولا بول بريمر نات نيفيساندن لدستورا بنجهينيا عراقي دا نابيجي شريعات بنجهي ياسايا دبيجي باشا عراق بو افغانستان عراق بو جمهورية إسلامية إيراني نخير تركيا ولاتكي سيكولار نينا ولاتكي لايك نينا علماني نينا لتركيا جيان تشواد مشه سياسة تشواد مشه يعني بيقو ما نقشي عاستي طالبان نقشي عاستي كومارا إسلامية إيراني ليه هون دبينن لتركيا جي تشيا ده همان دمه ده العراق ده كوم كوجيا كردان قافاكو تشيبو لبن كيجان نافي ده تشيبو عراق تشبو دمه عراق صدام عراق كي لايق بو نوسا كوم كوجيا كردان لبن نافي انفال تشيكرد انفال تشيا تكلا قرآن ده تريدناري يعني مروف بوان تشتانا خو مجول بكا براستي نكارج تايبتمندية دمي تايبتمندية سياسة ناف دولتي لروشالات نافين قد تشتكي فان بكا لو ماجي نها دفي مروف فانتشتانا فان بكا يادن يجي اتفاقي كنتين كرن او اتفاق تاني ختيواني قشتي ختيواني قالن تين ديار كرن قالك اتفاق وصانا اتفاقا ناف اتفاقا ساكنة عندنا شرق غزة والصايا اتفاقا ساكنة عندنا شرق أوكرانيا والصايا اتفاقا ناف برا أوجلانو دولة تركيا والصايا اتفاقا ناف برا مظلوم عبديو أحمد الشرعشي والصايا ديفيد دريدا مروف دكاري مروف دكاري چه فهم بکه؟ مروف دکاره فهم بکه یک لگوری تکستو لیتراتورو ادبیاتین اوروپا مروف نکاره لسیاست روشالات ناوین فهم بکه و سیاست ایرو بخوینه نها لروشالات ناوین زمین شر هیا و او شر گافکو
بێ ئەنجام داین احتیمالە کۆنتڕۆڵکردناوی پڕ خراپە پڕ کێمە یا دنێژی احتیمال هەیە هێزێن دنێ لەوی شەڕیدا سوود ببینە هون فام دکن بەحسە کیژان هێزی دکەم لۆماژی وڵاتێن کو لەسەر سووریایەدا حکمێوانی مطلق هێمینە ئەمریکایە تشتێکی وسە دەخوازن دەستپێکێ ئیتیفاق بکە دەستپێکێ دەستورێ بنگەهین ئاوا بکە و حتا ئەز تەخمین دکەم ئەو دەستورە بنگەهینژی کو دۆ کۆمسیۆنا ئامادەکردنا دەستور نویساند و پێشکەشی ئەحمەد شەڕە کرد و ئەوژی ئیمزارە سەر ئەوژی نەبە بێ ئەمریکیان دەرباز بووە لێ لەوێ دەرێدا چ گرنگە لەوێ دەرێدا گرنگە من لە بەرنامەیە پێشێداژی گوت یعنی بەریا هەر تشتێک و گرنگە ئەوە لێ هەرێمێدا شەڕچێنە بێ ئیستیقرار هەبێ ئاشتی هەبێ تشتێندنێ دەدەمێ پێشدا بە هەڤڕا بکەن نەها مەسەلەیە پێواژویان ئیمرالیژی بێوێرنگە دە پێواژوێ ئیمرالیداژی مرۆڤ لێ بنەری بێوێرنگە گەلۆ زەمینە شەڕ دەناوبەرە کوردان و تورکاندا هەیە ئەف شەڕ هەگەر کو بەردەوام بێ احتیمالە وەیەکێ هەیە کورد مەجبور ببن بە هێزێکی دنێ دژی تورکیایە ڕا ئیتیفاق بکەن ئەوژی هەیە باشە هەگەر کو ئەو ئیتیفاق کردن احتیمالە کۆمکوژیە کوردان هەیە باشە تو لە ڕێکا شەڕێکی وسەدا تو دیکاری ئێرۆ لە تورکیایدا بگێژی ئەنجامەکی احتیمالێکی پڕ زەعیفە دەبەک و احتیماژی هەبە لێ مرۆڤ دەوێ ڕیسک بکە باشە تا ئەو شەڕ کرد احتیمالە vەیەکێ نینە کو هەم تو لە تورکیا وەندا بکەی هەم تو لە سووریا وەندا بکەی تشتێک و 14 ساڵن هاتنە قازانجکردن دەڤردا پرسگرێک هەیە لۆماژی تو لێدنەڕی ئۆجەلان چ دکە دەبێژە ئەم لە هەف بکەن بلا ئاشتی چێ ببە بلا شەڕ بدێ سەکناندن لێ بەحسا ماف و تشتن وسا قەت ناکە حتا سیلاح بەردەدا پارتیا خۆشی هەڵدەوشینێ ji بۆ چ ئەو دوو ئالیەوی هەنا ئالیەکیوی تشتێک و تو نەکاریبی دەڕێکە شەڕدا قازانج بکەیت تو بکاریبی دەدەما ئاشتێدا دەم قازانج بکەیت گاواکو لە دەما ئاشتیدا تا دەم قازانج کرد لەوێ دەمێدا تو احتیمالێکی پڕپڕ مەزن هەیە تو بکارێبی جڤاکێ بگۆڕینی یەک یا دنێژی ئەو ئالیەندنێ کو چەند ساڵن لەسەر بنگەها قاشۆ تێرۆر هەیە مەترسی هەیە پارچەبوون هەیە ئەو تورکیای پارچە دکەن هەفتوو دگرن ئیرۆکە بە هەفکەتنە لێ بنەڕە شەڕێ ئیمام ئۆغڵو شەڕێ ئەردوغان لێ بنەڕە شەڕێ تورکێ بۆر و تورکێ سپی هەگەر کو نەهات و شەڕێکی بکەی لە تورکیایدا مینە ئیتیفاق بە ئیسرائیل ڕابکە ئاژی ئیتیفاق بە ئیرانی ڕابکە ئاژی ئیتیفاق بە سووریای ڕابکە حتا بە ئەمریکای ڕابکە و لە دژی تورکیای شەڕێکی پڕپڕ مەزن بکە ئەو ناکۆکیێ کو نەها هەنە دەناوبەرە تورکێن سپی و تورکێن بۆردا دمینێ نامینێ لە سووریاژی تشتێکی وسە هەیە لە سووریاژی نەها یعنی تابلۆیەکی وسە هاتیە ئاواکردن کو ئانجی بەرێ هاتیە ئاواکردن بەرێدا هاتیە ئاواکردن کو کورد عنسوڕێکی تێکدانێنە کورد دەخوازن نەخشە بگۆڕێنن کورد دەخوازن وڵات پارچە بکەن نەوسە کورد شەڕ دەکەن کورد ئارامیە خرا دەکەن کورد ئابووریە تێک دەبن نەوسە تو لە گۆڕی منتیقیوان لێ بنەرە دەستپێکی منتیقی خۆ هەنێکی لەسەر لە جێکی بدە سەکناندن تو دیکاری فام بکەی ئێگاواکو ئەو نەبە چ دەبە گاواکو ئەو نەبە بێگومان ناکۆکیەوان چێ دەبن و ئەو ناکۆکی نابەستە دەمەکو بە تەڕا شەڕ بکەن ئەو بە خۆڕا شەڕ دەکەن
ئەو تشتانە پڕ گرنگن، یعنی یەک تو جڤاکێ دگۆڕینی تشتێن کو لە دەما شەڕدا تو نەکاری بکەی، تو دەدەمەکی درێژدا قازانج دەکەی، زەمان دەم قازانج دەکەی و دە هەمان دەمێدا تو ئەو ناکۆکیێن و دژیتەنە، ئەو هاوسەنگێن و هاتنە ئاواکردن دژیتە، تو تەقلەیەکی بەوان لێ دەخەی و تو تۆپی خۆت داوێژی ساحەیەوان. بەریا چەند هەیڤان بوو ئیدی گاواکو دەدەستپێکەدا، ینی ڕژێما ئەسەد کەتە بوو، تورکیا خواست ئێڕشی کۆبانێ بکە. مەزلوم عەبدی یعنی دگوت گەرەک ئەم کەمەرەکی ئەمنی ئاوا بکەن. مەزلوم عەبدی وێ دەمێژیدی تۆپ خستە ساحەیەوان، گوت تەمام ئەم 4-5 کیلۆمەتران ڤەدکشێن، هێزێمە بە چەکێ گران لەور نامینێن، احتیمالە هێزێکی مە بە چەکی سفک لەوردا بمینێ و بلا هێزێکی ناودەوڵەتی مینە ئەمریکای ئانجی فەڕەنسای پێسەروی سنووری پیلانەوان تێک برد، تۆپ خستە ساحەیەوان، یعنی گوت ئەز نە عونسوڕەکەم ji بۆی تێکدانێ، ئەز نە عونسوڕەکەم کوتە بدەم ترساندن. نەهاژی لە سووریایدا عینی مەزلوم عەبدی عینی تشتی دکە، یعنی ji بۆی ku لە سووریایدا ئاڤ دەستێتدایە، پەترۆل دەستێتدایە، غاز دەستێتدایە و چاندنی دەستێتدایە. احتیمالە vêyekê hەیە لەسەر vانە ببە شەڕ و gavek ku bibe şer çi qasî hêzê te ji wan zêdetir be jî hêz tenê nebessa, tu diwestî û tu bêtaqet dibî û çarenivîsa vê şerê diçe arasteyekî ku nediyar e diçe ku û ihtimale hêzekî dinê sûd jê werbigire û ihtimale ئەمریکا vekişe û ihtimale Tirkiye bikeve nav vêyekê, ihtimale İran bikeve naviyekê, ihtimale İsrail bikeve naviyekê. Di vê derê de tiştê ku tu qazanc bikî nîne. Di siyaseta demî de ya derve tiştê ku qazancekî bidê Kurdan berastî jî ew e asayîş û aramî, îstîqrar û di vê demê de ku tu bikarîbî şer, agirê şer ji xwe dûr bixey û dem qazanc bikey. Dem qazanc bikey. Niha demek heye di vê demê de tu nekarî bi şer pirzgirêkan çareser bikey, lê ihtimalê şer heye. Ihtimalê şer heye, tu wê demê qazanc dikî. û di vê demê de aliyên mexdûr dikarin dewarên dinê de, dewarê dîplomasî de, dewarê pêgeyandin û avakirina însanan de, însanê kadir, însanê pispor dikarin karê pir mezin bikin. Ji bo ku li ciyekî mîna Rojava de ku 14 sal e şer heye, hemû însan bi şer mijûl bûne. û paradîgma û sîstem û eqliyet û mantiq û kultûr her tiştek li gorî şer ava dibe, şikil digire. Lê niha îro di demekî wisa de ne tenê însanê şerker ji te re pêwîstin, di heman demê de însanên dinê ji te re pêwîstin. Niha bi hezaran însan ji bo hêzên Sûriyayê Demokratîk û Xweserî Mesedê pêwîstin berastî ku bikaribin ji hesekê, ji dêrekê heta Şamê bilav bibin û di nava civakê de xebatekî sivîl bikin. Ji bo ku însanê wê derê 14 sal ji te dûr in, ji te qut bûne, tekiliyê wan bi te re nemaye û dunya ji te qebûl naka ku tu cuda bibî dewletê çê bikey, lê dunya ji te re dibêje tu gerek bi Sûriyayê re bimînî û ez te dikem garantiyekî dewletî Sûriyayê û te dikem hêzekî ku balans
ئاوا بکە لە هەمبەری هێزێ ئەحمەد الشەرع کو تو بکاریبی باڵانس ئاوا بکەی دەوڵەتە سووریای لە پێشە ڕۆژێدا نەبە دەوڵەتێکی جیهادی دژی ئیسرائیلێ و تو ڕۆڵێکی وسا دەبینی لێ پێویستیاتە بە حەزاران کادرێن سیاسی و فکری و معریفی و کولتوری هەیە کو بکارن بچن ناو جڤاکێندنێ ئەو جڤاکێن کو هەری کێم 14 ساڵە شتە دوورکەتنە و ئەو دەدەمەکیدا ئاوا دەبێ کوتو لەسەر دەستورە بنگەهین و خەتێن وی قاڵن ئانژی لەسەر ئەو هەشت مادێن هەشت خاڵێن کو مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع ئیمزاکردنە لەسەر وانە کار نەکەی لەسەر تشتێن دنێ کار بکەی ji بۆی ku وانە هەمی کۆنژەکتورن شتەڕە دەم قازانج دکەن و تو دکاری دەڤان دەمانەدا خۆ حازر بکەی خۆ ئامادە بکەی خۆ پێش بخەی و دە ئارامیەدا وان تشتانە تێنکردن دە ئیستیقرارێدا وان تشتانە تێنکردن یعنی بێگومان مرۆڤ دکاری گازنجیان بکە مرۆڤ دکاری بەحسا خوان خاڵانە بکە مرۆڤ دکاری بەحسا وان خاڵانە بکە کو لە دەستوردا هاتنە لێ ئەز دەبێژم ئەv نەبە سەدەم کو ئەم تایبەتمەندیە vê pêvajiyê li hemî roşhelata navîn de em ji bîr bikin niha dewletekî dinê jî bê rûxandin û jinû ve bê avakirin aynî taybetmendî dibin mîne Kurdistana Iraqê nabe Kurdistana Iraqê cuda bû heta li Kurdistana Iraqê de jî destpêkê de tê bîra min beriya ku li Seddam bixin li London civînek hatkirin ew civîn piraniyê ku beşdarî têda kirin بەعسیەن ku ji Seddam xeyîdî bû lê mantiqa wan mantiqa beعسیyan bû û hatin ew tiştek nivîsandin ku bibe bingeh ji bo destûra bingehîn wê demê jî pir kesan xwe tirş û tehil kird û êdî gotin me em çi dikin me em çima çawa bi wan re kar bikin em çawa bi vê Iraqê re kar bikin ya dinê jî Kurdistana Iraqê yani قەت پرزگرێکە ناسنامەیە کوردان نەبوویە پرزگرێکە جوگرافی jî nebûye ew cografiyaya hem di dema Osmanî de hatiye qebûlkirin we Kurdistan hem di dema İngilîz ku Iraq li bin intîdabê İngilîz dabûye ew Kurdistan hatiye qebûlkirin snûrên wî pêkhatên wî dîmografiyayê wî cografiyayê wî eşîretên wî civaka wî her tiştê wî hatiye tezbîtkirin û piştî wê ji Ebdulkerîm Qasim bigire heta Seddam Husên jî her yek ji wan gavekî yasayî avîtine Ebdulkerîm Qasim rabû cara yekemîn got Iraq welatekî hevbeş ya Kurd û Ereban e û niha Ehmed Şerع dibêje loma jî di demekî de vane çêdibin ku îstiqrar hebe ku aramî hebe yani heger ku Ebdulkerîm Qasim sala 1958 ev yek got Iraq welatekî hevbeş ya Kurd û Ereban e heger ku wê demê aştî nebiya îstiqrar nebiya diyalog nebiya di navbera Kurd û Ebdulkerîm Qasim de Ebdulkerîm Qasim tiştekî wisa nedigot ڕاستە پشتی وێ شەڕ هات ئەنجام داین ئەو تشتێکی دنەیە لێ تشتێک و گوت بوو بنگەهەک ku di sala heftêda îtîfaqa yazdê adar li ser vê bingehê hat avakirin û otonomî dane kurtin û piştî wê jî niha federalî dane kurtin tu lê dinarî ev yek hemû di demekî de ava dibin ku tu çend peyvan çend maddeyan nekê pirsgirêk di heman demê de Abdî û El-Şerع li ser yek maseyê dirûnin hemû dunya wane mîna dû serokan dibîne dû serok û yeksan in di navbera wan de tenê li pişt wan alayekî nû ya Sûriyayê ye
تشتكي دنينا كرسيا يكي جي كرسيا اي دني بلنترنينا وانا بربر جرينجن بيجومان روشلاتنا فين دا وك من قد جابا كو دستور تين نفيساندن متى دستور اتفاق جيتين اتفاق ابراهيم بنجهك خوي دينية ابراهيمية نعرفك الديني اللي خصنا توليد نري لي داوية وانش دابا لو ما جيب كرتاسي تشتكي دخوازن ببيجن بكرتاسي اف نجرينجا ايرو تشهاتي نفيساندن افتني جبويويكو شرنبه آرامی هبه و دم بی قازانج کرن دوید داره ده کی قازانج دکه آلیکی کو بکاره به انسان خو انسان پسپور با آفرینی او قازانج دکه انسانی پسپور کو بکاری دواره یاسایی دا براستی پسپور به دواره دیپلوماسی دا پسپور به و دواره سیاست ناف دولتی پسپور به او سیاست کونها هی و جلان عنجي مظلوم عبدي بردوام دنيا راد بيجن ام عنصرك نجبوي تيكدانا روشرات نافين ام عنصرك نجبوي نذكرنا روشرات نافين نجبوي يكتيا روشرات نافين ابي جرينك هنا أصفامنا كان يعني هنا كز دبيجن هاجر كو مظلوم عبدي أف إمزا نكربيا و أمس ريس بيج خوراب بيان دولتك كردي هاد بعافاكرا جامير ما مستوى زانينجه قاشو دبيجه هاجر كو ما أبيك أو هاجر كو مظلوم عبدي او نكربه باحمد شرع اتفاق نكربه احتمال بو روسيا هاتبا بحر اسبي ديسا فقر يابا سوريا يعني ما بستي تشدبه يعني تشدبه او منطقو نزيقبونا كردن ناسيوناليست اكو شخورا دبجن ملياتشي انجينا تاو برست منطقة الراسيونال منطقة دانينا تاني هستا خوا كم ديتن جخوا بباوري و بانيكا بطبطوكا بكرمانجي ازدكارن بيجن بطبطوكا تاني بطبطي دكا جت شعر سريين نا افرينيا للرشالات نافين سياسة وك نهاكو هي بغيرنجي دمشة ولا رشالات نافين دا او دستور اتفاقين كو آواده بن موركا كيواني اولي لي تداين لي او نايوه معنايكو او دولت دبن دولتكي اولي تونس نبو اولي داوية دا هات غورتن مصر دستوري عين تجبو نبو اولي داوية دا هات غورتن عراق حتى ناجي يكج أساسا دستورا بنجهين أنجي قانون الشريعة لكسنا كاري بيجي عراق دولتك الشريعتي نخي شريعتي شو شريعة جينبه دولة جي سيكولار جيبه ديسان لرشراتنا نافين دا تولد ناري دواري كولتوري دا إسلامي سياسي هجمون قرن لكردستان عراق دا ليبنر يقرتو كومل حميان كوم بكا چند كرسيوان هنا بلكي 15 كرسيوان هنا لي تولد ناري دواري كولتوري دا هجمون وان بربر زيدية هجموني وان بربر زيدية حاكمك اگر بدرو جيبه از قالك حاكمة ناس تكم حاكمة هذالي منه دبيجة از هالروش لمالي خوا عراقي بدخوم لي روجا إيني برشافي خلقي مجبور بچم جامية نميجكي بكم بدرو جبركو هجمونگريا كولتوريا إسلامي زيدية ولا قوريوه هزن ناف دولتيجي فيناكن برزقريك ناف اوف هجمونگري بأعضاء يكي دنيا بكارتين لنافا اتفاق عنا بنافا دستور عنا بجيتين
لێبنایی وێ معنایی ئەو بە لە گۆڕی من حتا سووریای عەرەبیژی ئەس نابێژم تشتێکی ڕاستە ئەس نابێژم تشتێکی حەقە بێگومان ناحەقە یعنی لە وڵاتێکیدا کو لە سەدی 98 عەرەب بێ و لە سەدی 2 پێک هاتێندنێ بێ مرۆڤ دکاری فام بکە لە وڵاتێکیدا کو لە سەدی 25 لە سەدی 30 خەڵکێندنێ غێری عەرەب هەبن و ناوێوی عەرەبی بێ بێگومان تشتێکی نەخۆشە لێ ئەف گەرەک نەبە پرزگرێک لە پێشیە سیاسەتکردنێ وەک من گوت ئارمانجا گەلێک پێڤاژوێن بەوی ڕەنگی چەند تشتێکن یەک ئارامی و ئیستیقرار دوو دەم سێ خۆ حازرکردن خۆ زەنگینکردن ئەو زەنگینکردن پەرەژی دەنافدا لێ زەنگینکردنە ئینسانێ زەنگینکردنە چاافکانیان مرۆڤی پرپڕگرنگە ئەو پرپڕگرنگە یعنی ما بەکە میناکەکی بینم یعنی ئەو 2,000 گریلایەن پەکێکێک کو لە بۆتانێ هەبوون ئاستێوانی پەروەردە و خوێندن و مەکتەبێ پڕپڕ لاوازە ئاستێوانی کولتوری پڕپڕ لاوازەش بێک و دەنام شەڕدایە و لە جڤاکێدا قوت بوویە تو بۆوانە نەکاری تشتێکی بکەیت تو دوێ وانە هەم پەروەردە بکەی هەم پێش بخەی هەمژی لە کلێکی وانە ئینسانێن دنێ ئینسانی پسپۆر ئینسانی چینێ ناوەڕاست تو بینی ناوخۆ وانە پەروەردە بکەی وانە پێش بخەی ئەزۆک میناک دەبێژە و ئەو دەمەکیدا چێ دەبێ کو تو بکاریبی دەمەکی قازانج بکەی پێڤاژوەیەکی بکەی حتا لەوان پێڤاژویانەدا مرۆڤ نەکارێ بێژێ کوردان زەرەر کردیە کوردان قەت زەرەر نەکردیە لە کیژان پێڤاژوێن ئاشتی یە شکست خواری کوردان زەرەرکردنە لە شەڕدا زەرەرکردنە حتا پێڤاژوێن 2013 و 2015دا هەگەر کو شەڕی خەندەقی چێنە ببیە احتیمالە زەرەرکردنێ پڕ کێم بوو بەڕاستی پڕ کێم بوو هەگەر کو ڕێفراندۆم نەبیە احتیمالە زەرەرکردنێ پڕ کێم بوو ڕێفراندۆمژی ئەزۆک شەڕێکی دەبینە ئەوژی شەڕە یعنی تو ناچی دیالۆکێ تو ناچی بەوان ڕاڕوونی تو هەر تشتی ڕەت دەکەی دەبێژێ کە ئەس لە مەحەلەیە خۆ ڕێفراندۆمێ چێت دەکەم و تو بە ژ دنیای ڕادەبێژێ ئەس حیساب شتەڕە ناکەم تو کی تو چی دەوەدا تۆندا دەکەی وەکیدن دە پێڤاژوێن ئاشتیاندا کورد هەرتم قازانجکردە من میناکە عراقیانی لە پێڤاژوێ ئاشتیەدا 1958 حتا 61 وسا کرد و عەبدولکەریم قاسم جارە یەکەمین ببێژە عراق ji دوو نەتەوێن سەرەکە پێک دێ کورد و عەرەب لە پێڤاژوێ ئاشتیەدا 1974 سەدام ئۆتۆنۆمیدا کوردان و لە پێڤاژوێ دنێدا 2003 حتا نەها کورد کاری بوون ستاتویە فەدراسیۆنێ قازانج بکەن دەوارێ پراکتیکی داژی دەولەت بوو بەڕاستی کورد بخۆنە نەزانی بوون لەوەیەکی چەوە ئیدارە بکەن نەکاری بوون ئیدارە بکەن دەوارێ کولتوریدا خۆ ئامادە نەکرد نەها هێویدارم ئاڤیەک ببن زەمینە گۆت و بێژکردنێ نەتەنێ تشتێن هەستی ئەو ترسێن بەرێ کو دەناڤاستران و لاوکاندا جێدەگرێ بەردەوام شکست بەردەوام بێ ئومێدی بەردەوام بێفکری بەردەوام تابلۆیەکی ڕەش لەبەر چاوێ مرۆڤان بە بەوێ ڕەنگی مرۆڤ نەکارێت تشتێکی قازانج بکە حتا بەرنامەیەکردن سلااو و ڕێز هێویدارم سوودێوی هەبێ لە کەرەما خۆ دیسە ژوەرە دووبارە دکەم گەلک هەڤاڵ لەوێ
لفان بروغرامانا دنارن لي حتى نهاجي نبونا سبسكرايب وابونا لكرما خو ابونا بكن تشتكي بنفيسن كومنتكي بنفيسن برسياركي بكن وبتايبتيجي او فيديو نيرينين جودا هاول بدن جدوستو هافالي خورا بشين او جي اليكاريكي هري مزنا جبوي من كو دم جورا فدقتينم ودخوازم تشتكي نو تشتكي جوداتر بيشكشيك بكم هيفي دارم بدلي وابا حتى برنامج كذا